لە شاری هەولێر یاریەکانی پاڵەوانتی تێنسی سەرزەویانەکانی کوردستان دەستی پێکرد بە بەشداری 16یانە و وا بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت. دوای زیاتر لە 4 ساڵ لە چاوەڕوانی دوجار یاریەکانی پاڵەوانتی تێنسی سەرزەویانەکانی کوردستان دەستی پێکرد. لە پاڵەوانتێکە 16یانی سەرجەم پایێزگەکانی کوردستان بەشدارن. یاریزانان دڵخۆشن بەکردنەوەی پاڵەوانتێکە و ئەو ڕێژە زۆرەی یاریزانان و یانەکان. سەرەتا زۆر خۆشحاڵین کە لە دوای دابڕانێکی زۆر لەم جۆرە پاڵەوانەتیان بۆ مەکردەوە، بەڵام گلەیەکی زۆریشمان هەیە لە لزنەی ئۆلمپی و لە یەکێتی تێنس کە ئەوە 3-4 ساڵە ئەم پاڵەوانە تێ ناکرێتەوە. ئێستاش زۆر خۆشحاڵین کە بۆکردنەوەی ئەم پاڵەوانتیە و ئەو یانە زۆرانە کە بەشداریان کردیا. ئەمە وەکو یاریزانی یاریە تاکەکان بەڕاستی غەدرێکی زۆرمان لێکراوە کە هیچ گرنگی بەو یاریە نادرێتن، بە تایبەتی لە کوردستانیان هێشتان لە شارەکانی تری عێراق باشترە. هیوادارن گرنگیەک بەو یاریە بدەن و ئەو یانانش کە ماوەیەک هیچ پاڵپشتیان نەبوو بۆ ئێمە ئێستا بگەڕێنەوە و پاڵپشتی بۆ ئەو یاریە بکەن. من یاریزان محەممەد ئەبزێت کە لە یانەی هەولێرەوە بەشدارێن پاڵەوانتە کردیا کە دوو یاریزانین کە خۆم و براکەم هەروە ڕاینەرەکەمان باوکمە واروە دوای چەند ساڵێک کام پاڵەوانتی ئەندیەی کوردستان کرایەوە و هەروەها زۆر خۆشحاڵی واروە هیوادارین چێت تێنسی کوردستان ئەم پاڵەوانتیانە زوو بکاتەوەی ئاستی یاریزانەکان بەرەو پێش بچێت. یانەکان بەسەر 4 کۆمەڵە دابەشکراون دوای ئەنجامدانی 3 یاری لە هەر کۆمەڵەیەک. یەکیانە دادەبەزن بۆ خولی پلێک و 3 یانەکەی تر لە خولی نایاب دەمێنەوە و یانەکانی ڕیزبەندی یەکەم و دووەم دەگەنە قۆناغی هەشتی پاڵەوانتیەکە. خۆشحاڵترم کەوا لە منبعی تێنسی شاری هەولێر کە کۆلیژی زانستە لە کوردستان ئەمن ئەو چاوپێکەوتنە لەگەڵ ئەوەی بەڕێز ئەنجام دەدەم. بەڕاستی ئەوەی جێگای خۆشحاڵی لێرە باسی بکەین دوای دابڕانێکی زیاتر لە 4 ساڵی خولی نایابی کوردستان دەستی بە ئەنجام و مەشقەکانی کردەوە. ئەمە خەبەرێکی زۆر دڵخۆشکەر بوو بۆ یاریزانەکان. هیوادارین کەوا ئەم خولە بەردەوامی هەبێت. تەبەن ئەم خولە گرنجێکی زۆر تایبەتی هەیە، ئەو دەبێتە هۆی بژانەوەی یاریزانەکان کە سەر بە یانەکانن، چونکە ڕەنگە ئێمە دەزانین کەوا ساڵانێک کە یاریزانەکان زۆر مەزلومن و زوڵم لێکراون کەوا لە یانەکان و یاریەکانی پاڵەوانتێکە لە یاریگای کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین و یاریگای یەکێتی تێنس لقی هەولێر بەڕێوە دەچن. ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت. لە ڕۆژی یەکەم یاریەکانی گەڕی یەکەم و دووەمی کۆمەڵەکان بەڕێوە چوو. لە ڕۆژی دووەمیش گەڕی سێمی کۆمەڵەکان و قۆناغی هەشت بەڕێوە دەچێت و لە ڕۆژی سێمیش یاریەکانی پێش کۆتایی و کۆتایی پاڵەوانتیەکە بەڕێوە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.